خۆشەویستان لەم تەوەرێدا باس لە ئایندەی ئاژەڵ و گیانداری کێویەکەین لە هەرێمی کوردستان. زین ئایا هەرێمی کوردستان بە چ جۆرێک لەو گیان لەبەرە با بڵێن کێویانە دەوڵەمەندە و لە چ ناوچەیەک هەن، لە چ ناوچەیەک کامیان زۆرترن و ئەو هۆکار و کاریگەریانە چین کە بوونەتە لەمپەر لە بەردەم زیادکردنیان یان بەداخەوە بوونەتە هۆکارێک بووی کە کەم ببنەوە و لە ناو بچن. ئەم تەوەرێ بە میوانداری بەڕێز بەهێز فاروق شارەزای ژینگە و ژیانی کێوی دەکەین کە بەسپاس و بەڕێزان لە ستۆدیۆ لەگەڵمانە. میوانە کاک بێز بەخێر بێت. زۆر سپاس بۆ میوانداریە. کە باس لە ئاژەڵی کێوی یان گیاندیاری کێویەکەین بە خشۆک و باڵندە و بە هەموویەوە ئەتوانین بڵین پێناسەیەکی کورد بۆ ئەمە چییە؟ چی ئەگرێتەوە؟ بە کامانە ئەوترێ کێوی؟ گیاندارە کێوەکان هەموو ئەو جۆرانە ئەگرێتەوە جۆری زیندەوەر لە مێروویەکەوە هەتا ئەتوانین بڵێن ئەگات بە شیردەرێکی گەورە ئەوانن کە لە سروش تا ئەژین بەبێ دەستکاری مرۆڤ بەبێ ئاوکاری مرۆڤ بە هەموو ئەوانەیە وترێ گیانداری کێوی لە سروشت و ژینگەی خۆیانە ئەژین و هەرێکێکشان ڕۆڵ و گرنگێکی خۆی هەیە لەناو ئەو سروشت و ژینگە و ئەو سیستەمە ژینگەی. باشە کاک بەهێز لە ئێستاە کەشوهەوا و ژینگەی هەرێمی کوردستان تا چەندێک لەبارە بۆ ئەو ئاژەڵە کێویانەی کە تیا هەیە؟ ئێستا وەکو ژینگەی کوردستان وەکو لایەنی کەشوهەوا بڵێ گونجاوێتی هێشتا بە تەواتی لە دەست نەداوە. ڕاستە بۆ نمونە گۆڕانکاریەکانی کەشوهەوا گرفتێکی زۆری بۆ گیاندارە کێوەکان دروست کردووە، بەڵام گیاندارە کێوەکان هەتا ئەم ساتە ئێستا توانیانە خۆیان بگونجێنن لەگەڵ گۆڕانکاریەکانە. بۆ هێشتا سروشت و ژینگەی کوردستان لەبارەتی ماوە بۆ گیاندارە کێویەکان ئەوەی کە ئێمە ئەتوانین کە بۆ نمونە وا بکەین گیاندارە کێویەکان بەردەوامیانە بێ ئەوەی ئەوی تر پێویستە بە مرۆڤەوە تا چەند مرۆڤ ئەتوانێت گیاندارە کێویەکان بپارێزێت، چونکە گیاندارە کێویەکان توانای خۆگونجاندنیان بەهێزە لەگەڵ گۆڕانکاریەکانە زۆر جار خۆیانە گونجێن، بەڵام ئەوەی کە هۆکارە و نایڵێ ئەو خۆگونجاندنە بەردەوامی هەبێت تەنها مرۆڤەکان. باش، ئەو گیاندارە کێویانەی لە هەرێمی کوردستان هەن زیاتر لە چ جۆرێکن؟ خۆ دەزانی گیانداری کێوی لە سەرزەوی زۆرن، ئەوانی هەرێمی کوردستان چ جۆرە گیانداری زەوی کێویمان هەیە؟ یەک دوو لە چ ناوچێکی هەرێمی کوردستان زۆرن؟ گیاندارە کێوەکان زۆرن وەکووتمان هەر لە مێرۆکانەوە تا ئەگات بە شیردەرەکان ینی ژمارەیان زۆرە لە ژمارە نایەگەربەوە، بەڵام وەکو شیردەر بڵێ تقریبەن زیاتر لە 70 جۆر شیردەر هەیە لە کوردستانە و وەکو ڕێژەش بڵێ ڕێژەی گیاندارە کێویەکان زیاتر لەو ناوچانە زیاترە کە تا ڕادەیەک پارێزراوی هەیە لەسەریان. بۆ نمونە گەر وەکو کوردستان حسابی بکەین ناوچەی بارزان لەبەرەوەی کە ینی لە کۆنەوە چاودێری چڕ و پاراستنی باشتر هەبووە لەسەریان ژمارە و ڕێژەیان لەوێ گونجاوترە. بۆ نمونە وەکو ناوچەی ئێمە حسابی بکەی بۆ نمونە شاخی بەرانان ڕێژەی بزنە کێوەکان گەشەی کردووەتیایە و ڕێژەیان باشە. بۆ نمونە چەند ناوچەیەک لە قەرەداخ ڕێژەی بزنە کێوەکان تیا گەشەی کردووە و باشە، بەڵام بە شێوەیەکی گشتی بڵێ وەکو کوردستان حسابی بکەی سەرجەم گیاندارە کێویەکان مەترسی لە ناوچوونیان لەسرە، لەبەرەوەی هەتا ئێستا لە وڵاتی ئێمە ناوچەی پارێزراو نییە، ناوچەیەکی پارێزراوی فەرمی نییە و ئەوەیشی هۆکارە بۆ پاراستنی گیاندارە کێویەکان یارمەتی دەرە بۆ مانەوەیان دروستکردنی ناوچەی پارێزراوە لە هەر وڵاتێکا کە گرنگی بە پاراستنیان بدرێت. باشە کاک بەهێز لە هەندێک کەس لە هەندێک شوێن باس لەوە دەکەن کە هەندێک جۆر لە هەرێمی کوردستان مەترسی لە ناوچوونیان زۆر زیاتر لەسەر لە جۆرەکانی دیکە. ئایا ئەو جۆرانەی کە دەکرێت بڵین زۆر لە بەردەم مەترسی لە ناوچووندان لە هەرێمی کوردستان و لەوەدا کە جۆرەکان بە تەواوەتی لە هەرێمی کوردستاندا نەمێنێت، ئایا دیاریکراوە ئەو جۆرە؟ بەڵێ بەڵێ لە خۆی ڕێکخراوی IUCN هەیە کە لەسەر ئاستی جیهانی ڕیزبەندی ئەکات بۆ گیاندارە کێوەکان، لیستێکی سووری هەیە بۆ گیاندارە کێوەکان ئەوانەی کە زۆرترین مەترسی لە ناوچوونیان لەسرە. سە بۆ نمونە هەر لە وڵاتی خۆمان ڕەنگە خەڵکی وا بزانێ بزنە کێویەکان بۆ نمونە ژمارە و ڕێژەیان باشە، بەڵام لەلایەن ڕێکخراوی IUCN-ەوە لە لیستی سوورا دانراوە مەترسی لە ناوچوون. بۆ نمونە پڵنگەکان کە ینی هەر ئەوەی ژمارەیان زۆر زۆر کەم بۆتەوە لەسەر ئاستی ئەو وڵاتانەی کە پڵنگی زاگرۆسی لێ هەیە و کەمتارەکان و زۆر جۆری تر، بەڵام ئەوەی گرفتە بۆ وڵاتی ئێمە
زۆر جۆر هەیە کە ڕێکخراوی IUCN لەسەر ئاستی جیهانی نەیخسوەتە لیستی سوورەوە لەسەر ئەگەر بچکە لەسەر ئاستی جیهانی حسابی بکەین مەترسی لە ناوچوونیان لەسەر نییە بەڵام لە وڵاتی ئێمە مەترسی لە ناوچوونیان لەسرە لەبەرەوەی ینی دەست درێژەکان بۆ سەرژانی کێوەکان لێرە زیاترە وەکو تیشمان ناوچەی پارێزراو نییە بۆ توانین بڵێن لە وڵاتی ئێمە تەنانەت ئەو جۆرانش ئەو ڕێکخراوە نەیخسوێتە لیستی سوورەوە لە لای ئێمە لە لیستی سوورە لەسەر ئاستی ناوچە وڵاتی خۆمان حسابی بکەین بۆیە توانین بڵێم سەرجەم گیاندارەکێوەکان لە وڵاتی خۆمانە لەژێر هەڕەشەی لە ناوچوونان ئەگەر بەم شێوازە بەردەوامی هەبێت دەستدرێژی و لە ناوبردنە کاک بەهێز بابەتێک هەیە خەڵکێکی ژینگە دۆست یان شاخەوانان زۆر جار ئەبینین لە کاتی سەرمایەکی توندیان بەفرێکی زۆر کە ئەبارێت یان بە پێچوانەوە لە هاوینە دەستی هاوکاری درێژەکەن بۆ ئەو ئاژەڵە کێویانە هەر بەڕاست ئەمە شتێکی باشە یان ئەمە تێکدانی ئەو ژینگە و بیئی ئەوانە ئەو جۆرە ژیانەیە کە خۆیان ئەتوان خۆیان لەگەڵ هەلومەرجە سەختەکان چ ساردی بێت چ گەرمی بێ بگونجێنن بە بڕای تۆ ئەمە زیانی گەیاندۆ بە ئاژەڵەکانیان سوودی پێگەیانون وەکو پێشتریش ئاماژەم پێکرد گیاندارە کێوەکان توانای خۆگونجاندنیان زۆر بەهێزە زۆر جار وەکو خۆتەڵەی بینیمانە لە کاتی بەفر ینی خەڵکی ژینگە دۆسیان تەنان هەر ڕەنگانێجار لایانی پەیوەندیداریش بێکە بۆ نمونە ڕۆشن خۆراکیان ڕۆ کردووە بۆ گیاندارە کێوەکان لە ڕاستیا ئەمە هەڵەیە چکە گیاندارە کێوەکان توانای خۆگونجاندنیان زۆر بەهێزە بە تایبەتی لە بەدەسێنانی خۆراکە ینی ئەمەی تو ئەیبینی ئەم بارودۆخەی کەش و هەوا ڕەنگە بۆ نمونە بەفرێک ببارێ بۆ ماوەی هەفتەیەک گیاندارە کێوەکان ینی لە تەمەنیانە چەندین بارودۆخی وایان تێپەڕاندوە ڕاستە بۆ نمونە ئەگەر بزنەکێوێک حسابی بکەیت تەمەنی بزنەکێوێک ئەگەر زۆر بڕات تا 15 ئەگەر زۆر بڕات تا 19-20 ساڵ بڕات بەڵام ئەم خۆگونجاندنە لە بۆ ماوەکەیانە هەیە ینی لە بۆ ماوەکەیانە هەیە تیانە ماوەتەوە توانن لەگەڵ ئەو بارودۆخە سەختانە بمێننەوە ئێستا چەنەها جۆر بۆ نمونە یەکێک لەو باڵندانەمان هەیە باڵندەی واقواق ینی یەکێکە لەو باڵندانەی کە بۆ نمونە ساڵانەیەتە هەرێمی کوردستان هێلکە لە ژێر جۆرێکی تر باڵندە دائانێت ئەم باڵندە بێچووی ئەمە هەڵەهێنێ گەورەی ئەکات وەکو بێچوویەکی خۆی زۆرجار لە ژێر چۆلەکێکی بچووکی شایە کاتێک بێچۆکە گەورەیە بێ زۆر لە دایکەکەی گەورەتریشە ئەم دایکانە کە هێلکەکە بەجێڵێ خۆی ئەڕاتەوە بۆ ئەفریقا بەڵام ئەم بێچووە کە ئەم باڵندەی تر ئەڵێهێنێ کە گەورە ئەبێت دووبارە بەبێ ئەوەی دایکی تا ئێسا ڕێنوونی کرد بێ بۆم کۆچە ئەو کۆچە ئەکاتەوە لەبەرچی لەبەرەوەی ئەم هەڵسوکەوتە لە بۆ ماوەکەیە هەیە لە جیناتیا هەیە بۆیە ینی ئیسا ڕەنگە هەنێ خەڵک بڵێ بۆ نمونە ماوەی 15 ساڵە بۆ نمونە کەش وها بە شێوازە گۆڕاوە سەختی بەفر و بەم شازە نەماوە ڕەنگە ئەم گیاندارە کێوێ ئەو بارودۆخەی نەبینی بێ خۆگونجاندنینە نەخێر ئەمە لە بۆ ماوەکەیە هەیە ناتوانانی تۆ لەسەر بنەمای ئەوە بڕاری لەسەردەی بۆیە بۆ بەدەستێنانی خۆراک گیاندارە کێوەکان خۆگونجاندنێکی زۆر باشیان هەیە بەڵام یەک حاڵەت هەیە کە بۆ نمونە ئێستا بەهۆی گۆڕانکاری کەشووە لە وڵاتی ئەمە بۆتە هۆکارەوەی وشکبوونی کانی و ئاوەکان وشکبوونی کانی و ئاوەکان ڕاستە بۆ نمونە سەرچاوی ئاویمان هەیە بایی ئەوەی کە گیاندارە کێوەکان بتوانن سوودی لێ ببینن بەڵام ئەم سەرچاوە ئاویانە وای لێ هاتووە دەستگیراوە بەسەریا بۆ نمونە ئاوێکەیە لە بناری شاخێکە لەلایەن هاوڵاتیانەوە دەستی بەسەراگیراوە یا باخی ئایا تەلبەن کراوە یا باخێکی لەبەر کراوە یان بۆ نمونە زەرعاتێکی لەبەر ئاکرێ ئەمەوە ئەکات کە گیاندارە کێوەکە هەلی بەدەستێنانی ئەو ئاوە لە دەست بدات بۆیە دابینکردنی ئاو بۆ گیاندارە کێوەکان فەرقی هەیە لە دابینکردنی خۆراک چونکە گیانداری کێویسا شاخێک بە تەواوەتی بسووتێنە بزنەکێوێک ئەتوانێت خۆراکی خۆی پەیدا بکات لەبەرەوەی ئەگەر بۆ نمونە پوش و پاوانی دەست نەکەوێت لە گەڵای دارەکانەخوا ئەگەر لە گەڵاکەشی دەست نەکەوێت لە چرۆ ناسکەکەی ئەخوات یان ئەگەر بۆ نمونە لە پانتایەکە نەتوانێت بۆ نمونە پوش و پاوان و خۆراک بەدەستبێنێ ئەچوان لە کونوکە لەبەرە لەو شوێنانەی کە بۆ نمونە ئاگر پێی نەگەشتۆ بەشی خۆی خۆراک پێیا ئەکات بۆ ینی تەنانەت لە بارودۆخێکی سەختی وەکو بەفربارینیشا
ئەوان خۆیان ئەگونجێنن بۆ نمونە ئەو ناوچە ئەگۆڕن شوێنێکی تر بەکارەهێنن ئەوەی کە ناهێڵێ و خۆ گونجاندنە سەرکەوتو بێت تەنها مرۆڤەکانە ڕەنگە بۆ نمونە هەنێکات بۆی ئەوەی لە سەختی چیاکانە کە شوێنی ژیانی ئەوانە بۆی بەفربارینەوە خۆراکی پێویستی دەست نەکەوێت ناچار بێت دابەزێ بۆ دامێنەکان نزیک بێتەوە لە ناوچە ئاوەدانەکان کاتێک نزیکە بێتەوە لە ناوچە ئاوەدانەکان ڕەنگە تووشی بەرکەوتن ببێ مرۆڤەکان لیان بکوژێن یان ئازیەتیان بدەنیان بیا ئەمە تەنها ئەمە هۆکارەکە نەتوان خۆیان بگونجێن ئەگینا وەکوی بڵێ بەدەستێنانی خۆراک ینی لە هەموو بارودۆخەکە ئەوان نەتوان خۆراکی خۆیان بەدەست بێن بەڵام خۆ گونجاندنیان بۆ ئاو تۆزێک کەمترە چکە بینیمانە ئەمە بە درێژایی تەمەمان لە ئیشکردن لەسەر ژیانی کێوی چەند جار بینیمانە گیانداری کێوی هەبووە لە تینیا مردووە لە تینیا کوێر بووە بۆیە بۆ ئاو تۆزێک خۆ گونجاندنیان ینی ئەستەمترە بەڵام بۆ بەدەستێنانی خۆراک ئەوە ینی کارێکی هەڵەیە ینی ئەو خۆراکە تۆ ڕەنگە بۆ بنم بۆ نمونە بۆ بزنەکێوێکی ڕۆبکەی بەڵام باڵندەیەکی خوا باڵندەکە کۆچەریە کۆچەریە بارودۆخێکی سەختی کەشوای ئاوان ناچارێکا کۆچ بکات بەڵام تۆ ئەو خۆراکەی بۆ ڕۆکەی خۆراکەکەی تۆ ئەخوات ئەو کۆچە ناکات سوڕی ژیانی و باڵندە تێکەدە ینی مەبەستم وەکو دەستێ خستنێک وایە باشە کاک بەهێز وەکۆزانین سپاس بۆخوا هەرمی کوردستان چوار وەرزێ هەیە لەوانەیە بۆ زۆر ئاژەڵ گونجاو بەکەم چوار وەرزە بوونی هەیە ئایا هیچ هەوڵێکە بۆ لەوەی کە گیاندارێک لە گیاندارێکی کێوی لە وڵاتانی دەرەوە بهێنرێت و لێرە بزانن ئاو هەوای گونجاو بۆ ئەوی لێرە پەروەردە ببێت و زیاد بکات خۆی ئەوشە یەکێکە لە کارە هەڵەکان چکە سروشت و ژینگەی هەر وڵاتوەر ناوچەیەک کۆمەڵە گیانداری کێوی تایبەت بەخۆی هەیە زۆر جار ئێمە بینیمانە خەڵک ڕۆشتۆ بزنی قەتەری یان کۆمەڵک بزنی تری هێناوە تێکەڵی بزنی کێوی کردووە یان هەنێکی حەزی کردووە کە لەم ئاوێتەکردنە جۆرێکی تر بۆ نمونە دروسە بێت حەسکە ئاوێتەی سروشتی بکاتەوە ئەمە کارێکی هەڵەیە چونکە ئەو گیاندارە کێوێ کە لەم سروشت و ژینگەی ئەم وڵاتە هەیە تایبەتە بە سروشت و ژینگەی ئەم وڵاتە ئێستا بۆ نمونە شێرێک لە ئەفریقاوە بێنیت لە وڵاتی ئەمە بەڕڵای بکەین ناتوانێت بژی لەبەر ئەمە ژینگەی ئەو نییە بۆیە هێنانی هەر گیاندارێکی کێوی ئەگەر ئەو گیاندارە کێوێ بۆ نمونە لە حاڵەتێکا بڵین ئێمە پڵنگی زاگرۆسی لەم وڵاتە لە دەسەدەین بە تەواتی ژمارەیان نامێنێت و لە ناوەچن بە شێوازێکی زانستی بە چاودێری ڕێکخرا و کەسایەتی پسپۆر بۆ نمونە بڕۆی بۆ ڕێکا و ڕێکارە پێویستە بتوانانی بۆ منە پڵنگ بهێنیتەوە ناو سروشت و ژینگەکە ئەمە تا ڕادەیەک بەڵام وەکوی بڵێ ئەوەی کە چکە پڵنگی زاگرۆسی تایبەتە بە سروشت و ژینگەی وڵاتی خۆمان بەڵام بڕۆ گیاندارێکی کێوی لە وڵاتێکی دیکەوە بهێنی ئەمە هەڵەیە و دیسانەوە دەستێ خستنە لە سروشت و ژینگە و وەژیانی کێوێکە باشکاک بێز بە حکمی جەناب شارەزاید لە ژیانی با بڵێن ئەو ئاژەڵ و گیاندارە کێویانە هەیە لە نزیکەوە بەریەکەوتن لەگەڵ کامیان بووە و ئایا لە کاتی وێنەگرتن بێ تەسویرکردن بێ بینین بێ تووشی هیچ ڕووداوێکی نەخوازراو بوویت؟ بە هۆکارەوە ئێمە بەردەوام ئیشمان لەسەر ژیانی کێوەکان کردو ماوەیەکی دوور و درێژیشە بەرکەوتمان لەگەڵ زۆربەی گیاندارە کێوەکان هەبوو تەنانەت پڵنگی زاگرۆسی کە بۆ نمونە ڕەنگە هەنێک کەس هەتایە سایش باوەڕ نەکا کە لە بۆ نمونە لە سروشت و ژینگی ئەم وڵاتانە ماوە ئێمە ینی بە چاوی خۆمان بە کامێرەی دەست تەسویرمان کردووە کە تقریبا لە دووری 500 متر ڕەنگە کەمتریش ینی تەنانەت ئەوان ئێمەیشان بینیوە لە کاتی تەسویرکردنها لە ناو ڤیدۆکەشا دیارە کە چۆن سەرنجە خاتە سەرمان بەڵام ڕەنگە هەنێک خەڵک بۆ نمونە پڵنگی زاگرۆسی بە مەترسی ببینێ لە ڕاستیان مەترسی نییە لەبەرەوەی کاتێک مەترسیە کە تۆ دەست درێژی بکەیتە سەری بۆ لە حاڵەتێکی پەلاماردانە یان هەر گیاندارێکی کێوی لە سروشت و ژینگەی وڵاتە لە شوێنێکی قەتیسکراوە یان لە شوێنێکی داخراوە تۆ دەواازەی ئەو دەواازەی کە ڕێگەی دەربازبوونی ئەو ئەگرێت لێ بگری ڕەنگە بۆ خۆ دەربازکردن پەلاماردانێک بکات بەڵام ئێمە هەتا ئێستا هیچ حاڵەتێکی پەلاماردانمان نەبووە ڕەنگە زۆر کەس بۆ نمونە گورگەکان پڵنگەکان بە مەترسی ببینن لە کاتێک ئەوان لە سروشت و ژینگەی خۆیانە ئەگەر ئێمە نەچینە ناو سروشت و ژینگەکەیان تەنها بەریەکەوتنیش ڕوونادا بەڵام من ئەمە وەکوینێکە ڕەنگە هەنێک لە ڕێکخرا و کەیش لەسەر پاراستنی پشی لەو سەگۆمانەکەن ئەمە بە گلەیش ببین بەڵام من ئەڵێم هیچ کاتێک نە پڵنگەکان نە کەمتیارەکان نە گورگەکان بەقەدەر سەگێکی ناو ژیانی خۆمان مەترسی نیە لەسەر ژیانێمە چکە سەگەکان نەخۆشی هاریانەیە زۆر کات و زۆر جاریش بینیمانە ئەوەنە حاڵەتی پەلاماردانی سەگی بێلانە هەبووە
ینی حاڵەتی پەلاماردانی گیانداری کێویمان نەبوو تەنانەت من لە ناوچەکەی ئێمە بە تەمەنی ئەو ناوچە ئێمە پڵنگی زاگرۆسی لێ نەبراوە هیچ حاڵەتێکی کوشتن و پەلاماردان کە ببێتەوە کاری بریندار بوون نەبووە لەلایەن هیچ گیاندارێکی کێوی بە پێی ئەوەی ئێمە ئیشمان کردووە و لێمان کۆڵێتەوە لەسەر ڕابردوو گیاندارەکەوەکان بۆ یەکو مەترسی بڵێ مەترسی نین بەڵام لە هەموو حاڵەتێکا بەرکەوتن بە شێوازێکی نزیکی لەگەڵ گیاندارەکەوەکان نەک گۆشتخۆرەکان تەنانەت ڕۆ خۆرەکانیش باش نییە لەبەرەوەی ڕەنگە لەم بەریەکەوتن و نزیک بوونە هۆکارێک بیبوو گواستنەوەی نەخۆشی و ڤایرۆس بۆ گیاندارەکەوەکان پرسیارەکە درێژەکەمەوە زۆر جار ئێمە ئەبینین لە وەرزی بێچووکردنی ئاسک و بزنەکەوەکان ئەبینین خەڵک هەیە خۆشەویستیشی هەیەیانی ئەوە نییە کە بۆ نمونە بڵێ کەسێکی مەبەستی خراپێمانە ڕوا بێچووی بزنەکەوێکە گرێ یان بێچووی ئاسکێکە گرێ دەسی پێیانێ ماچێکات بە ڤیددیوەکەەوە بڵاوێکاتەوە ئەڵێ توانم وای لێ بکەم بەڵام نایکەم من خۆشمەوێ لە ڕاستیا ڕاستە خۆشی ئەوێ بەڵام ئەم خۆشەویستی ئەگەر هۆشیاری لەگەڵان نەبێ ڕەنگە ببێتە گرفت بۆ گیاندارێکەوێ زۆر جار ئەم دەستپێیانانە ئەم ماچکردنە ئەم نزیکایەتی ڕەنگە ببێتە هۆکاری گواستنەوەی ڤایرۆسەیەکیان نەخۆشێک و ئەمە ببێتە هۆی دروستکردنی ئافاتێک بۆ ژیانی کێوێ باشە کاک بەهێز باڵندەکان یاخود خشۆەکان یاخود شێردەرەکان یاخود هەر گیاندارێکە لە سروشدا هەیە و کێویە پێویستیان بەچی هەیە کە لایانی پەیوەندیدار بۆیان ئەنجامدا پێ ئەوەی کە تۆ نزیکی لایەنەوە گیاندارە کێوەکان خۆی سروشت لە هەر شوێنێک دەستی مرۆڤی لێ بە دوور بێت یان دەستی مرۆڤی لێ هەڵبگیرێت خۆی نوێ کاتەوە ئەوەی گرنگە بۆ وڵاتی ئێمە دەستێ خستن کەم بکرێتەوە هەنی دەستخستنە ناو سروشت و ژینگە کەم بکرێتەوە و لایانی پەیوەندیداریش بە تایبەتی هەتا ئێستا ڕاستە بۆ نمونە بە شێوەیەکی دیاریکرا و هەبووە بەڵام وەکو پێویستی لایانی پەیوەندیدار لە سەر ئاستی پێویست گرنگی نەدراوە بە پاراستنی ژیانی کێوەکان باشترین نمونە بۆ وی هەتا ئێستا لە وڵاتی ئێمە ناوچەی پارێزراو نییە زۆر ناوچەیش گرنگیش هەیە کە پێویستە بکرێنە ناوچەی پارێزراو بەڵام نەکراون و هەتا ئێساش هەنگاوێکی جدی نەنراوە بووە ئەوەی گرنگ بێ بۆ پاراستنی سروشت و ژینگە تەنانەت بە دار و درەخت و ڕۆک و گیاندارەکێوەکانەوە بە پلە یەکەم دروستکردنی ناوچەی پارێزراوە دوای ئەوە ئیشی لایەنەکانی تر دەست پێکاتۆک و ڕێکخراوەکان کە کار لەسەر هۆشیاری تاکی کۆمەلگاکەمان بکەن چونکە هەتا ئێستا کۆمەلگای ئێمە هۆشیارێکی باشی نییە لەسەر ژیانی کێوەکان ڕاستە ڕەنگە زۆربەی کەس وەکو جۆرەکان بناسێتەوە بەڵام هۆشیاری ئەوەی نییە چۆن مامەڵەیان لەگەڵا بکە و چۆن هەوڵدا بۆ پاراستنین ئایا گرنگی پاراستنیان لە چی ئاستێکە بۆچی پێویستە بیان پارێزن ئەمانە پێویستی بە هۆشیاری زیاترە وەک دوا پرسیار زۆر باست لە پڵنگی زاگرۆزی کرد لەسەر تیشێتی جەنابێت وێنەی پڵنگێکی و نووسراوە کوردستان بەڵێ ئەوە پڵنگی ئێرەیە بەڵێ ئەمە پڵنگی کوردستانە و یەکەم پڵنگی مێیە لەسەر ئاستی کوردستان و عێراق تۆمار کرابێت ئێمە وەکو تیمەکەمان ناومان ناوە کوردستان هەر بۆیە ینی ئەو ئەم وێنە لە ناوچەی خۆمان گیراوە لە شاخی بەمۆ گیراوە و توێژینەوەکەش لە گۆڤاری کاتنوویست بڵاوبووەتەوە لە وڵاتی سویسرا هەر ئەم پڵنگە چاودێریمان کرد توانیمان بە خێزانیش تۆماری بکەین لەگەڵ بێچووەکانی دواتر ئەویش بوو بە تۆمارێکی نوێ لەسەر ئاستی کوردستان و عێراق بوو بۆ یەکەم تۆماری خێزانە پڵنگ لەسەر ئاستی کوردستان و عێراق لە هەمان گۆڤار بڵاو بووە ئێمە تیمەکەمان هانان ڕەزان نەبەز و بنوار توانیمان ئەم دەستکەوتە بە دەستبێنین نێرەی پڵنگ زیاترە لە مەیەکی لە هەرێمی کوردستانە بەڵێ نێرەکەی زیاترە لەبەرەوەی مەیەکەی ناوچەی گونجاوی پێویستە بۆی چکە زیاد بوو نەکات چکە ئەوان ئیش لەسەر هەڵبژاردننی باشترین شوێنەکەن بۆ زیاد بوون ینی زۆر ناوچە هەیە لە کوردستان ئەو گونجاوێتی لە دەست داوە کە پڵنگێکی مەیە بتوانێت زیادبوونی تێ بکە هەم لە بەدەستێنانی خۆراک هەم لە
ئارامی و گونجاوی ژینگەکە وەکو کەمی قەرەباڵقی لەسەری و وەکو کەمی مەترسی کوشتن قوربان بە کورتیەکەی مێیەکانی ئەوان ژەر نازەکەن و یانێ شوێنێکی تایبەتیانە باقی هەموو مێیەکان بە دڵنیایەوە ینی گونجاوترین شوێنی ئەوێ لەبەرەوەی گرنگی پاراستنی بێچوەکەی لە لا زۆر بەڕێز بێز فاڕۆخ شارەزای ژینگە و ژیانی شەوی سوپاس بۆی لەم تەوەرەی لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریان دەستان خۆش زۆر مەمنون